تەوەری سێمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر ئەم کتێبە لێکۆڵینەوەیەکە لەسەر ڕێکەوتنامەی جەزائیر و کاریگەریەکانی لەسەر مەسەلەی کورد و ڕەهەندەکانی کێشەی کورد. بێگومان ساڵی 1975 لە سێ کوچکەیەکی بێڕەحمانی نێوان شای ئێران و سەددام و شای جەزائیر لە جەزائیر ڕێکەوتنامەی شومی جەزائیر مۆرکرا بۆ گرتنەوە و کۆتایی هاتن بە هاوکاریەکانی شای ئێران بۆ قەزیەی کورد و لەو ساتە بەدواوەش شۆڕشی ئەیلول کۆتایی هات و ئاشبەتاڵی لێکرا. ئایا دوای 44 ساڵ لەو مێژووە هێشتا کاریگەریە شوم و خراپەکانی بەسەر کێشەی سیاسی و جوگرافی کوردەوە هەرماوە کە نووسەر و لێکۆڵەرێکی شارەزای کورد بە زمانی عەرەبی کتێبێکی قەبارە 300 لاپەڕەی بە نزیکەی بنووسێت یا هۆکار چێ بۆ لەم سەردەمە و لەم 2019 کامەران بابانزادەی نووسەری ئەم کتێبەی پێشکەش بە خوێنەران کردووە و هۆکاری چی بووە کە بە زمانی عەرەبی پێشکەشی کتێبخانە و کتێبخانەی ڕۆشنبیران کردووە. بۆ ئەم مەبەستا میوانداری زۆر بەڕێز مامۆستا کامەران بابانزادە نووسەری ئەم کتێبە و مامۆستای زانکۆمان کردو. مامۆستاگیان زۆر بەخێبێ و سپاس بۆ ئامادەبوونێت. سپاس بۆ ئێوەش بۆ ئەم دەرفاتەکە باس بکەین لەو کتێبە. دەستخۆشیشت لێکەین و بە ئومێدیەوە ئینشەڵا قەڵەمەکە دەمیشە بە بڕشت و بەردەوام بێ. سپاس و دەستخۆشی بۆ ئێوە و منش بتوانم بەردەوام بم لە خزمەتکردن بە مێژوو بە کتێبخانەی کوردی. زۆر باشە مامۆستا سەرەتا ئامانجە چی بوو لە نووسینی ئەم کتێبە؟ خۆی ئەم کتێبە پێشتر نامەیەکی ماستەر بوو بە زمانی عربی با بڵێن اتفاق الجزائر وتأثيراتها على القضية الكردية في كردستان الجنوبية وفي كردستان العراق. أم كتابة بالتأكيد يعني هموما إما لبرأنزامي ريكوتنامي جزائري 1975 زيان مان بركوتوا وبقشتي شورشي كر زياني بركوتوا. أما وكو زيان لا يشتري الشو بالتأكيد يعني ريكوتنامي دولة كان وكاريجري خارجي لراب بردودة يعني بدري الشاي زوتنوي رزقاري خوازي كرد هو كاريج الرئيسي يقلاي كروبوا لەناو بردننی شۆڕشەکانی کورد. ئەمە خوێندنەوەیە کە بۆ هۆکارەکانی ئەم ڕێکەوتنامەیە بۆ کرا و ناوەڕۆژی ڕێکەوتنامەکە وردەکاریەکانی لەگەڵ ئەو دەرهاویشتانەی کە ڕێکەوتنامەکە لەگەڵ بە دوای خۆی داهێنایی لێرەوە پاڵپشتە بە ژمارەی زۆر لە بەڵگەنامە و لەم ساڵانەی دوایشدا بابەتێک کاتەکایەوە ئایا ڕێکەوتنامەی جەزائیر لە نێوان عێراق و ئێران وە خۆی ماوەیان نا دەوڵەمەندە بە پاشکۆیەکی لێکۆڵینەوە ئەویش ئایا ڕێکەوتنامەی جەزائیر هەتاکو ئێستا کاریگەرێکی وە خۆی ماوەیان نا هەموو پێکەوەمە کتێبێکی 300 لاپەڕەی بە قوتی بە عەرەبی دروست کردووە. هۆکارەکەی چیە بۆچی بە زمانی عەرەبی نووسیوت؟ خۆی لە سەرەتاوە جامیعەکە بە زمانی عەرەبی ئەم ڕیسالەی ویست ئەوە یەک و بەتەکید ئەمە من سوپاسی مرکزی دراستاتی استراتیژی دەکەم کە کتێبیان چاپ کرد وواش ئومێد دەکەین وواش قرارە هەنگاو بەهاوین بۆ ئێمە چاپخانەیەکی لوبنانی یان عێراقی چاپی بکاتەوە بۆی ساڵانە لە ئەوەی پێشنگایی نێودەوڵەتی کتێب بڵاو بکرێتەوە ئەمە بێتە کتێبێک بە هەموو عالەمی عەرەبیدا ینی وەکو بڵێن لە کتێبێکی چوارچێوەیەکی محەلی دەرچێت جینەمەی دەزانم ئێستا لەم قۆناغەدا و لەم عەسرەدا خوێنەری زمانی عەرەبی بۆ سەرچاوەکان کەمە زیاتر بەداخەوە ینی ئێمە زیاتر هێندەی لەگەڵ زمانی دایکە کەمتر زمانە سەرچەکانی تر دەزانین بەتایبەتی زمانی عەرەبی بەڵام لای من گرینگە کە ئەمە هەنگاوی یەکەمە هەنگاوی دووەم ئەم کتێب بێتە کتابێکی فراوانتر لە ئاستێکی فراوانتری ناوچەکەیە بڵاو بێتەوە بە تیراژێکی زۆرتر و ساڵانە لە پێشنگانی دەوڵەتەکانی کتێبە بفرۆشرێ و کاتەی مودایەکی باشتر لە عەرەبەکان دەیخوێنن. زۆر باشە ببوورە شەیدا مامۆستا ئەم کتێبە وەڵامی ئەو پرسیار و گومانەی لایە کە ئایا دوای 44 ساڵ لە تێپەڕبوونی ئەو مێژووە شومەی بەسەر کووردا هێنرا یا بەرامبەر بە کورد کرا ئایا ڕێکەوتنەکە تەنها بۆ لێدان بوو لە شۆڕشی ئەیلول لە چوارچەوەی مەلا مستەفای بەرزانی و پارتی دیموکراتی کوردستان یا تا ئێستاش ئەم پلانگێڕیە شومە هەر بەرامبەر بە قەزیەی کورد و جوڵانەوەی کورد و بزافی ڕزگاری خوازی کورد هەر بەردەوامە و هەر کاریگەری ماوە؟ پێم وایە ناوڕۆژ کتێبەکە لەوانەیە کاتێکی زۆرمان لێبەرێ بەڵام دەبێت ئەگەداری ئەوەی بین یعنی ئیتفاقیات دوو جۆرە ئیتفاقیاتمان هەیە ئەمە ئیتفاقاتێکی ئەقلیمی بۆ قەزەی کوردی ئیتفاقاتێکی نێودەوڵەتی بۆ با بڵێن مۆزوعی کورد پێم وایە ئێمە لە با بڵێن لە لۆزانەوە بە بەردەوامی لە سایکسپیکۆوە مەحکومین بەوەی کە ئەم ڕێکەوتنامە نێودەوڵەتیانە زیانی گەورەی بە واقعی سیاسی و کەلتوری و کۆمەڵایەتی کورد گەیاندووە. ڕێکەوتنامەی جەزائیر ویستگەیە کەواتە لە پێش ئەو کۆمەڵێک ڕێکەوتنامەی تر هەیە لە بینی عێراق و ئێران ڕێکەوتنامەی سەعدابەت هەیە کە لە 1936 ڕێکەوتنامەی ئەم دوو دەوڵەتە بووە و تەنسیقی ئەمری لە نێوانیاندا هەبووە واتە لەگەڵ ئەوەدا کە لە دروستبوونی دەوڵەتی عێراقەوە ئێران و ئێران ناکۆک بوون بەڵام
لە هەمان کاتیشدا لە هەندێک ویستگەگەیونەتە ڕێکەوتنامە ئەم ڕێکەوتنامە 2000 بە زیان بۆ سەر قەزەی کوردی و بزاوی سیاسی داشکاوەتەوە. ڕێکەوتنامەی دەزایریان با بڵێن ڕێکەوتنامەی ئیقلیمی یان تەنسیقی ئیقلیمی بۆ قەزەی کوردی ڕاستە با بڵێن ئەمە یەکەم ویستگە نەبوو ڕێکەوتنامەی دەزایر و بەتەکی دوای ویستگەش نابێواتە بە بەردەوامی ئێمە ئەگەر تێبینیت کردبێ ئێستاش لە کۆبوونەوەیەکی نێوان تورکیا و ئێران دەترسین لە هەرێمی کوردستان ئەگەر تێبینی کردوێ لە کۆبوونەوەیەکی بینی حکوومەت عێراقی و ئەمریکەکان دەترسین لە کۆبوونەوەی نێوان تورکیا و ئەمریکا دەترسین بە تایبەتی بە کوردستانی ڕۆژئاوا یعنی بە بەردەوامی ئەو خەوفەمان هەیە لە هەموو گفتوگۆیەکی وڵاتانی دەوروبەر و ئیقلیمی کە گفتوگۆ دەکەن مەترسی ئەومان هەیە کەمە بۆ سەر قەزەی کورد بەڕاستی بۆ هەرێمی کوردستان بێ ڕێکەوتنامەی دەزایر هەیمەنەی نەکماوە هەم ڕێکەوتنامەی دەزایر هەیمەنەی ماوە ینی ئەگەر لە ئایندەدا عێراق وێران بگەنە نەتیجەیەکی باشتر دڵنیا بە ئێمە کە سوودێکمان لە هەمیشە لە ناکۆچی عێراق وێران بینیوە ئەم سوودبینینە وردەوردە بەرتەسک دەبێتەوە و هەمیشە گومانی ئەوە دەبین کە تورکیا و عێراق بگەن بە نەتیجەیەکی باشتر بە زیان بۆ سەر هەرێمی کوردستاندا کۆتایی پێبێن پێمەوە بەرچاوڕوونێکی گەورەیە بۆ ئەوەی کە هەمیشە کێشەی کورد یار هەنگاوێک تۆ سەیری 2 ساڵی پێش ئەم ڕۆمۆزوعی ڕیفراندۆم بکەیانی هەر هەنگاوێکی لێهاوین دەبێت ئێمە ئەگەداری خوێندنەوەیەکی باشمان هەبێ بۆ واقعی نێودەوڵەتی ئیقلیمی لەبەرەوەی 2000 واقعی نێودەوڵەتی ئیقلیمی ئەو خەونانەیان ئەم خواستانە دەخنچێنێکە میلەتی کورد هەیەی تۆ ئایا لەگەڵی ئامانجەکانی خۆت هەموار دەکەی یان هێندە بەهێزی و خاڵی بەهێزت هەیە بتوانی قبولی ینی با بڵین قبولی ئەم شارە نەکەی کە لە ئاستی ئیقلیمی نێودەوڵەتی و ڕێکەوتنامەکاندا دروست دەبێت و پێم وایە بەرەو پێشبردننی هەرێمی کوردستان و قەزەی کوردی ئەنجامێکی نابێ ئەگەر خوێندنەوەیکی تەندروستمان نەبێت بۆ ڕێکەوتنامە نێودەوڵەتیەکان و خوێندنەوەیکی تەندروستمان نەبێت بۆ سیاسەتی نێودەوڵەتی بۆ واقعی ئیقلیمی بە شێوەیەکی گشتی زۆر باشە مامۆستا کتێبەکە کێ بە بەرپرس یاخود بە هۆکاری سەرەکی شکستی شۆڕشی ئەیلول دەزانێت ئایا شای ئێران یان سەدام یان بارزانی یان دەسەڵاتدارانی پرسیارێکی گرنگە من پێم وایە ڕاستە ینی ڕێکەوتنامەی دەزایر لە 1975 هۆکاری یەکلای کەرەوە بوو نوشستی شۆڕشی کوردواتە ئەم بە تاکە هۆکار دەژمێردرێ ئەجینا شۆڕشەکە درێژەی هەبوو و بەردەوام بوو و ئێمەش دەڵێن موامەرەی دەزایر ئەم حالەتی دروست کرد بەڵام ئەمە نیشانەیە کە سەرکردایەتی کورد بەریئە لەم نەکسەی کە دروست بوو بۆ لەبەرەوەی من پێم وایە کە لەوێش زۆر بە وردی ئاماژەم بۆ کرد یانی نەخوێندنەوەی ورد بۆ ناکۆچی بینی عێراق و ئێران و نەبوونی خوێندنەوەی ورد بۆ ناکۆچی بینی یەکێتی سۆڤیەتی جاران لەگەڵ ئەمریکا لەسەر ناوچەکان و کەنداوی عەرەبی و نەوت و خۆماڵیکردنی نەوت ئەمانە هۆکاری گەورە بوون واتە تۆ ئومێدت لەسەر پاڵپشتێک هەڵچنیوە ئەم پاڵپشتی خوێندنەوەی وردت بۆ نەکردووە کە ڕۆژێک لە ڕۆژان کۆتایی پێدیەوە ئەمان ئامانجی خۆیانەیە کە ئامانجەکانن هاتەدی دەوەستن یعنی ساڵێک پێش با بڵێن ڕێکەوتنامەی دەزایر ینی لەگەڵ دەستپێکردنەوەی شەڕ لە بینی حکوومەتی عێراق و شۆڕشی کوردی سەدام حوسێن استراتیجێتی خۆی بە سەرکردایەتی شۆڕشی کوردی گرتبوو ئەو کاتەی لەسەر ئەو ئاساسی ئێمە ساڵێک شەڕ لەگەڵ ئێوە دەکەین دوای ئەم ساڵی ئەگەر توانیمان ئێوە لە ناوبەرین ئەوە باشە نەمانتوانی ئێمە دەزانین ئێران کە تێکەڵاوی پاڵپشتی بووە لەگەڵ ئەمریکا بۆ لەدانی عێراق هۆکارەکەی ئەوەیە شەتول عەرەبی دەوێت ئەو کاتەی ئێمە سازش بۆ شەتول عەرەب بکەین باشترە لەوەی کە باکووری عێراق بدۆڕێنین بە فعلی ینی ئەم قسەیە لە مانجی ئازار بە تەحدید لە 11 ئازاری 1970 دابوو لە دوای ساڵێک کەمتر لە چوار ڕۆژ کەمتر لە ساڵێک چەند ڕۆژ کەم ئەم ڕێکەوتنامەیە وەرکرا ئەمە نیشانەی ئەوەیە کە بە فعلی ئەم استراتیجێتی خۆی دیاری کرده بوو وەی کە ئەگەر توانی سەرکرد شۆڕشی کورد لەناو بەرێ ئەجینا خواستەکانی ئێران بەدی بێنێ بۆ ئەوەی کە پشت لە شۆڕشی کورد بکە گرفتەکە لەوەیدایە بۆ وەڵامی جدی پرسیارەکەت ئەوە بوو کە شۆڕشی کورد بۆچی ئەم پاڵپشتیە گەورەی ئێران و ئەمریکای کرد بە با بڵین هۆکاری بەهێزی خۆی ینی بۆچی پشتی بەخۆی نەبەست بوو بۆچی 9 ملیۆن ئاوارەی ئاودی وڵاتێک کرد کە جێگەی سیقەپێکردن نەبوو کە ئێرانە بە فعلی تۆ لە کاتی کە ڕێکەوتنامەکە دەکرێتەوە بڵێ من شەڕ درێژە پێرەدەم و گوێ بە ئێران و ئەمریکا ڕناگرم دەبێت چاول لەوەی بێ 9 ملیۆن ئاوارە لە ئێراندا کەوتۆتە ناو قڕژی حەزیایە بەرامبەر بە تۆ و پشتیوانیکردنی تۆپخانەکانی ئێرانێ بەرامبەر بە حکوومەتی عێراقی کە لێت دوورکەوێتەوە ئەو کاتی یان بەدیوێچکە ینی گۆڕینی شەڕی پارتیزانی بۆ شەڕی جەبهەیی بە پشتیوانی ئێران و ئەمریکا هۆکاری گەورەی نوشستی بوو واتە شۆڕشی کورد کەوتە هەڵەیەکەوە 2000 بازەکەیدا ینی مقدمە ئەساسەکەوەی کە شۆڕشی کورد شۆڕشەکەی بەو ئاقارە دابەر کە بە ڕێکەوتنامەیەک هەڵبوەشێتەوە نەک ڕێکەوتنامەکە هۆکار بێ بەجددی زۆر باشە مامۆستا یەکەم جارچە کە کتێبێکی وە چاپ بکەی یان بینوسیتەوە یان ئامانجی داهاتوو چییە؟
والله ئەمە هاتووم مۆزوعەکە ئاماج نییە من پێم وایە ئێمە لە واقعی سیاسی ئەمڕۆکە لە واقعی حرەکەتکردنی ئێمە ئەمڕۆکە لە ناو چوارچێوەی ڕەوتی ئیسلامی و کۆی پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان گرنگە ئێمە ئاگداری چەمکە سیاسیەکان بین گرنگە ئێمە ئاگداری پەیوەندی نێودەوڵەتەکان بین گرنگە ئاگداری پەیوەندی ئەقلیمیەکان بین پەیوەندی ئێمە و باوان خاڵەکان لە ڕوانگەی تەنسیقی اقتصادی ئابووری کۆمەڵایەتی دەبێ بزانین دوجار ئەمەش کۆتاییەکی هەیە چۆن بابرین واقعی سیاسی هەرێمی کوردستان بە شێوەیەکدا دەڕێژرێ کە بە حەزەرەوە مامەڵە لەگەڵ ئەم پرسانە بکەیان بە دیوێچکە دەتوانم بڵێم ئەم کتێبە سەرچاوەیەکی گرنگە بە وشیاری سیاسی لە پەیوەندی اقلیمی دێودەوڵەتی بۆ هەرێمی کوردستان وەتا هەرێمی کوردستانی بەم حالەتە بمێنێتەوە و تاوەکو جوڵانەوەی کرد لە کوردستانی عێراق بۆ شێوە بمێنێتەوە پێویستی بە بەرچاوڕوونی هەیە لە ڕێکەوتنامەی دەزائیر و هەروەها تارمایی مەترسیەکانی نێوان ئەم وڵاتی اقلیمیانەی لەسەران بۆیە ئەمە بەرچاوڕوونێکی گرنگەوەتە پێشەوە ئەمە کتێبێکی مێژووی بێ کتێبێکی سیاسیە پێشەوەی کتێبێکی مێژووی بێ کتێبێکە لە بواری علاقاتی نێودەوڵەتی و اقلیمیە بەرچاوڕوونێکی گەورەیە بۆ سیاسیەکانی کورد بۆ نخبەی ڕۆشنبیری کورد بیان خوێنێتەوە. زۆر باشە مامۆستا کتێبەکە کامانن ئەو دەرزووانە و پندوان مژگاریانی کە دەیخاتە بەردەست دەسەڵاتدارانی کورد کە ئێوە بە درێژایی مێژوو لە شێخ عەبدوڵڵای نەهری لە شێخ عەبدولقادری شەمزینی لە سمکۆی شکاک لە شێخ سەعیدی پیران دەیەها سەرکردەمان بانگێشتی سەر مێزی گفتوگۆ کراوە بە ناوی ڕێکەوتن و ئاشتیەوە تیرۆر کراون و شەهید کراون ئەو دەرزووان و پندانە چین کە جارێکی تر کورد وەکو ئەڵێ بە شنەبای دوژمن جارێکی تر دڵخۆش نەبێ شۆڕشی شابوڵای نەهری فراوان بوو بەڵام ڕێکەوتنی بینی رووسیا و ڕێکەوتنی بینی ئەمریکا و دەوڵەتی عوسمانی قازاری بوو بەهۆی لە ناوبردنی شێخ سەعیدی پیران ڕێکەوتنی بینی بەریتانیەکان و دەوڵەتی تورکیا و فەڕەنسا بوو بەهۆی لە ناوبردنی شۆڕشی ئەزدان شیر 1955 گەیشتنە یەکی تورکیا و ئەو کاتی دەوڵەتی عوسمانی و رووسیا بوو بەهۆی لە ناوبردنی شێخ مەحموود بە یەکگەیشتنی بینی بەریتانیەکان لەگەڵ حکومەتی دازای عێراق بوو بەهۆی لە ناوبردنی کەواتە ئێمە زنجیرەیەک لە ناوبردنی شۆڕشەکانی تێپەڕیەوە لە ئەنجامی ڕێککەوتنی هێزی اقلیمی و نێودەوڵەتەکان لە نێوان خۆیاندا ئەمە نیشانەی ئەوەی نییە کە ئێمە بە ئاقارێ خوێندنەوەی ئایندەی کوردستان بەرەو بێئومێدی بەرین بەڵام نەخوێندنەوەی ورد بۆ ئەم مەترسیانە من پێم وایە زۆرێکە لە سەرکەشی و مزازەفاک ئەگەر سەرکردایەتی کوردبیکە و دوازاری ڕیفراندۆمێکێکە لەم حالەتانی کە تووشمان بۆ مەسەڵەن خواستی کورد بۆ سەربەخۆیی بەڵام کە خوێندنەوەیکی ورد نەبێ بۆ واقعی نێودەوڵەتەکانیش نەخۆ ڕیفراندۆم لە هەرێمی کوردستان لە 2 ساڵی ڕابردوودا بوو بە قوربانی با بڵێن تەنسیق و لە یەک تێگەیشتنی ئەمریکا حکوومەتی عێراق ئێران تورکیا ئەم گەلە کۆمەچی کە کرا لە ئاستی دەرەوەدا ڕێکەوتنامەی دەزایریش بەشێکە لەم گەلە کۆمەچی کە کراوە بەشێکە لە تەنسیقی ئەمریکا سۆڤیەت و عێراق ئێران بۆ ناوبردنی شۆڕشی کردووەتە ئێمە بە بەردەوامی ئەم تارمایەمان لەسرە وەکو لە ڕابردوو لە سەرمان بووە لە دوای اتفاقی دەزایریش لە سەرمان دەبێت کەواتە مامۆستا ببوورە تا ئێستاش ئایا شوێنەوار و زیانی ڕێکەوتنامەی جەزایر لەسەر کورد ماوە؟ من پێش ڕێکەوتنامەی دەزایر قسە لەسەر لۆزان دەکەین لۆزانی شێوەیەکە لە شێوەکان چکە بە لۆزان سیڤەر هەڵوەشایەوە ئەگەداری ئەوەی بین بە لۆزان سیڤەر هەڵوەشایەوە ئێمە بە بەردەوامی دابرین سێبەری سایکسپیکۆ و بە بەردەوامی ئێمە مەترسی تارمایی لۆزان و مەترسی تارمایی سعد ئاباد و مەترسی تارمایی جەزائیرمان لەسەرە بەوەی کە وڵاتانی دەوروبەر بگەن بە نەتیجەیەک و بەرژەوەندی هاوبەشەکانی خۆیان یەک بخەنەوە دوجار ئێمە زەرەر بکەین. زۆر باشە مامۆستا ئەمە تا چەند ئەم لێکۆڵینەوەیە پشت بەستووە بە دۆکیۆمنت و بەڵگەنامەکان ئایا تەنها بۆچوونی کوردێکە لە ڕوانگەی هەستی نەتەوایەتی خۆیەوە بۆ قەزیەی کورد و بۆ هەرەزێنانی شۆڕشەکەی یا بۆونە پشت بەستووە بە بۆچوون و قسە و لێکۆڵینەوەی بەشێ لە شارەزایانی مێژوو بەتایبەت لە ئاستە جیهانی و نێودەوڵەتیەکەی عەرەب و فارس و تورک و یا مخابراتی وڵاتانی زلهێزی وەکو سۆڤێت و ئەمریکا و بەریتانیا. ئەم کتێبە خۆی نووسینی کتێبە شێوەی ئەکادمی و پشت بەستن بە دیکۆمنت و بەڵگە و سەرچاوە قورسترە لەوەی کە تۆ بینی کتێبێک بنووسی عراوە وەکو ئینشادای بەڕێژی بەتەکیت ئەم کتێبارشێکی زۆری بە سەرەوە چێژراوە و پێشتر بە زمانی کوردیش با بڵێن بە هەردوو زمان چاپ کراوە ئەم کتێبە ئێستا زمانی کوردیشی هەیە بەڵێ بە زمانی کوردیشی هەیە ئەم کتێبە و بە زمانە عەرەبیەکەیەتی ئەمە پشت ئەستورە بە کۆمەڵێک سەرچاوە و پشت ئەستورە بە کۆمەڵێک دیکۆمنت و سەرچاوی عەرەبی فارسی کوردی هەموو ئەم سەرچاوانی تێدا
بەکار هاتووە و لە ناو سەرچاوەکانیشدا زۆرێک لە تەنەوە سەرچاوی ئەساسی بیرەوەری هەموو ئەمانەی کە با بڵین لە مەیدانی سەرچاوی ڕۆژنامەگەری چل لاپەڕی بەس وەسیقە و بەڵگەنامە تێدایە بەڵگەنامەی گرنگ بەڵگەنامەی بەریتانی بەڵگەنامەی بەریتانی بەڵگەنامەی ئەمریکی راپۆرتەکەی پایگەوەی کسنجەر بە تەکیت پشت ئەستورە بە بیرەوەری بەشێک لە بەرپرسانی جیهانی ئیقلیمی واروەها نەوخۆی کێ هاوکارت بۆ مامۆستا لە نووسینەوەی ئەم کتێبەیە؟ وڵی ئەگەر بڵێم هاوکار خۆی دایمە لە نووسین کتابێکی ئاکادمی هاوکار نییە ئەوەی کە هاوکارە بریتێ لە دەوروبەر بریتێ لەو ماڵی کە با بڵێن هاوکارن بۆ ئەوەی کە تۆ بەم کتێبەوە مەشغوڵی ئەجینا لە ڕاستیدا هەموو کەسێک کە ئاکادیمیە کتێب دەنووسێ بۆ خۆی دەنووسێتەوە و تایپەکانیشی هەر بۆ خۆم کردومە بەڵام سوپاسی بۆ پێم گوتی مەرکەزی دیڕاساتی استراتیجی دەکەم کە ئەرشی چاپکردنیان گرتە ئەستۆ. زۆر باش مامۆستایان کۆتا قسەی جەنابەت لەسەر کتێبەکە و لەسەر لێکۆڵینەوەکە. ئەمە یەکەم کتێب نییە، من نۆمین کتێبەکە چاپی بکەم ڕاستی ینی کۆمەڵی کتێب و بەرهەمی تر هەن لە بواری مێژوو واروە کۆمەڵی کتێبی تریشم ماوە کە ئامادەی چاپکردنە دوجار ئەمە دەبێت بە خەرمانەیەکی باش بۆ کتێبخانەی کوردی و من پێم وایە با بڵێن قسەکردن لە بواری نووسین و خوێنەوە ئەکادیمیێت یەکێکە لە بابرین بوارە گرنگکان کە ئینسان بتوانێت خزمەت بە میلەتی خۆی بکات. زۆر باشە بەڵێ خۆشەویستان ئەمە قسەکردن بوو لەسەر ئەم کتێبە کە نوێترین ئەتوانین بڵێن گورسکێشان بوو بە قەزیەی ڕەوای میلەتی کورد. زۆر سپاس بۆ بەڕێز کامەران بابانزادە هەم بۆ نووسینی کتێبەکە و هەم بۆ ئامادەبوونی لە نێو بەرنامەی پەیامی ڕۆژ بۆ قسەکردنێکی کورد لەسەر لێکۆڵینەوە و توێژینەوەکەی مامۆستای هیوای سەرکەوتن بۆ خوازین و زۆر سپاس بۆ سپاس بۆ ئێوەش بۆ دیدارە. بەڵێ بینەرانی عزیز لە بەڕگەی زانیاری سەرنجدان بۆ چەند زانیارێک ڕادەکێشین لەسەر خۆشتر فەرمونون با پێکەوە بینەری بین. خۆشتر یەکێکە لەو گیاندارانەی کە سێ پێڵووی چاوی هەیە وەک دەزانن خۆشتر لە ژینگەیەکی سەخت و وشکی بیابانی داژیت بۆیە پێکاتەی جەستەی بە جۆرێکە کە بتوانێت بەرگری ئەو ژینگە سەختە بکات ئەویش بە پێکاتە جیاوازەکەی لەشی بوونی سێ پێڵووی چاو دوو پێڵویان برژانگی پێوەیە کە بەکاری دێنێت بۆ پاراستنی چاوی لە لمی بیابان کاتێک لە بیابانەکاندا هەوا و ڕەشەبا هەڵدەکات. پێڵووی سێمی برژانگی پێوە نییە بەڵام پێکهاتەیەکی تەنیکی هەیە کە بۆ لایەکان دادەخرێت واتە بۆ لای ڕاست و چەپ نەوەک بۆ سەرەوە و خوارەوە با پێچەوانەی پێڵوەکانی تری چاوی. ئەم پێڵوویە بەکاردێنێت بۆ پاکردنەوەی چاوی هەروەها لەبەرەوەی پێکاتەکەی تەنکە دەتوانێت لە کاتی داخستنیشی دەرەوەی پێ ببینێت بۆیە کاتێک گەردەلوولی لمی لە بیاباندا هەڵدەکات پێڵووی سێمی دادەخات و توانای بینینی هەیە و دەزانێت ڕوە و کوێ دەڕوات و جوڵە دەکات. هەروەک خوای پەروەردگار لە قورآنی پیرۆزدا ناوی خۆشتر دێنێت و دەفەرمێت ئەفەلا ينظرون إلى الإبل كيف خلقت. اینجا خدای دروستکار لە ڕوانگەی هەندێک دروستکراوانیەوە دەیەوێت بێ باوەڕان دابچڵەچێنێت بۆیە دەفەرمێت ئایا ئەوە سەرنجی وشتر نادەن چۆن دروستکراوە قەبارەی ملی درێژی قاتە درێژەکانی کە بە سمێکی ئیسفەنجی کۆتایی هاتووە اینجا خۆگرتنی لەسەر برسێتی و توێنیەتی. ئەوەش بە واتای جیاوازی و تایبەتمەندی دروستکردنی خۆشترە لەلایەن خوای پەروەردگارەوە کە پێکهاتەکانی لەشی لە قەبارە و درێژی مل و قاچە درێژەکانی کە بە سمێکی ئیسفەنجی کۆتاییان هاتووە لەگەڵ خۆڕاگری بوونی بەرامبەر برسێتی و تینویەتی. خوای گەورە لە قورآنی پیرۆزدا 17 جار بە شێوازی جیاواز ناوی خۆشتری هێناوە کە ئەوەش دەرخەری گەورەی خۆشترە بەتایبەت کە خۆشتر باشترین و گەورەترین ئاژەڵە بۆ قوربانیکردن. هاوکاری شەیدا و برایان و خۆشەویستانی پشت کامێرا و کۆنتڕۆڵ و دەرهێنەر بەرنامەی ئەمڕۆی پەیامی ڕۆژیشمان بە کۆتاگەشت و پێشکەشکردن ئومێدمانە کە جێی ڕۆژامەندیەوەی عزیز خۆشەویست بێ و تا بە یەگەشتنەوەی تر لە پەنای خوادا بن خواتان دەبێت.